نەورۆزی ڕزگاری بە بۆنەی هاتنی سەری ساڵی کوردی گەرمترین و جوانترین پیرۆزبایی خۆمان وەک گەنجانی وڵات پارێزی ڕاپەڕین لە سەرۆگاپۆ دەکەین و لە گشت خانەوادەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی و هێزەکانی گەریلای وڵات پارێز. ئێمە وەک گەنجانی وڵات پارێزی ڕاپەڕین پەیمان دووپات دەکەینەوە بۆ ڕۆحی شەهیدەکانمان و خەباتکاران کە ئێمەش درێژە پێدەری ڕێگا پیرۆزەکانیان بین لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەمان لەژێر تێز و فکری و تێڕوانینەکانی سەرۆگاپۆدا. لەم یادە مەزنەدا داوا لە تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بە گشتی و کوردستانی گەورە بە تایبەت کە دەست لە ناو دەست بنێن و هەموو جیاوازەکان وەلاوە بنێن و کوردبوون بکەینە دروشمی سەرەکیمان و هاوێنی ڕزگاری لەژێر دروشمی باکوور باشوور ڕۆژهەڵات تا ڕۆژ ئاوا یەک خاک و یەک نەتەوە و یەک وڵات. هەزاران درود بۆ ڕۆحی شەهیدانی وڵات پارێز، ئازادی بۆ ڕێبەر ئاپۆگری زیندانیانی وڵات، گەنجانی وڵات پارێزی ڕاپەڕین. ناورۆز پیرۆز بێ، ناورۆز پیرۆز بێ، ناورۆز پیرۆز بێ، ناورۆز پیرۆز بێ، نەوشین سەرۆک ئاپۆ